هاوینی ئەم ساڵ بۆ هەولێر جیاواز دەبێت. هاوینێک دوور لە کەم ئاوی، چیتر هاوڵاتیان مەجبور نابن ئاو بە تانکەر بکڕن. وەرن چیرۆکی پرۆژەیەکتان بۆ بجێڕمەوە کە وای کرد شارێکی گەورە و گران کێشەی کەم ئاویەکەی چارەسەر بکات، تاوەکو 30 ساڵی دیکە ئەوەی بیری لێ نەکاتەوە کەم ئاوی دەبێت. لە کۆتاییشدا موژدەیەکم بۆ خەڵکی سلێمانی چەمچەماڵ، سۆران، دەربەنیخان، ئاکرێ و بەردەڕەش و خەبات پێیە. جا بڵێ کوێمایەوە ئەوە هەموو کوردستان. لە چەند ساڵی ڕابردوودا هاوینی هەولێر تەنها گەرمایەکی تااقەت پڕوشێنی نەبوو، بەڵکو ململانیەکی بەردەوام بوو لەگەڵ بێ ئاوی. خەڵک هەر فریا کەوت بە تانکەر ئاو بکڕن. اینجا ئەوەی خەڵکی هەولێری زۆر بێزار کرده بوو، مزایدەی چەند حیزبێکی پۆپۆلیستی بوو کە بە 2 تانکەر ئاو منەتیان بەسەر خەڵکی هەولێردا دەکرد. دەیانگوت ئێمە لە خەمی ئێوە داین و حکوومەت هیچ ناکات. بەڵام ئەمڕۆ چیرۆکەکە گۆڕاوە. ئێستا لەناو خەڵکدا باسی پرۆژەکانی حکوومەتە. هەموو چین و توێژەکان بێ جیاوازی ستایشی کار و پرۆژەکانی کابینەی نوێم دەکەن. فەرمو خۆتان گوێبیست بن. بەڕاستی کابینەی معجزەی خەڵکاندیا، یعنی کە ئەو 24 سعات کارەبا 24 سعات مەتقەی کۆڕین شەو زایی هەولێر لە سایەی براگەورەمە مەسوول بارزانیە بەڕاستی حەسەینەوە. باشە و کارەبای 24 سعات شتش باشە، ئاوەکە شتش باشە، ئەو سار ئەو مافولە بێم زەخە دێتن. ئەوانەی گوێبیستی بوون هەمووی قسەی دڵی خەڵکی هەولێرە کە چۆن باسی پرۆژەکان و کارە باشەکانی حکوومەتیان کرد. سەرۆکوەزیران بەڕستەیەکی موفید ئەوەی گوت کێشەی کەم ئاوی شاری هەولێر بە تانکەرێک و دوان چارەسەر ناکرێت. فەرموو دەست پێ بکەن. هەر بۆیە لەسەر فەرمان و چاودێری بەردەوامی سەرۆکوەزیران مەسرور بارزانی پرۆژەی فریاگوزاری خێرای ئاوی هەولێر چووە بواری جێبەجێکردن و لە ماوەی ساڵێک هەولێری لە کەم ئاوی ڕزگار کرد. اینجا هەر ئەوەندەش نەبوو، سەرۆکوەزیران سوور بوو لەسەرەوەی دەبێت ئەم پرۆژەیە بە باشترین کوالەتی دروست بکرێت. بەردەوام خۆی بە دوواداچوون و چاودێری کارەکانی پرۆژەکەی دەکرد. ئەم پرۆژە استراتیژیی سەرۆکوەزیران مەسرور بارزانی هەر هەولێری لە کەم ئاوی ڕزگار نەکرد. ئاوی کردوتە 24 کاتژمێری. کەی ویستت بەلوعەی ناو ماڵەکەت بکەرەوە ئاوی پێدادێت. وەستان بە دیار مزەخە و خەفەریاتی شەوان بۆ ئاوگرتن نەماوە. ئێستا هەر ئاگات لێی نییە تانکی سەربانت پڕ بووە یاخود نا، بێخەمید لە هەموو شتێک لەو ڕوانەوە. بەڕێزان، ئەم پرۆژە گەورە و استراتیژیە تێچوەکەی 480 ملیۆن دۆلار بووە. ڕۆژانە نزیکەی 500,000 مەتر سێجا ئاوی پاک و شیرین بەرهەم دەیەنێت و دەیگەیەنێتە ماڵەکانی سەنتەری هەولێر و دەوروبەری. واتە لە هەر کاتژمێرێکدا زیاتر لە 20,000 مەتر سێجا ئاو دەپاڵێوێت و ڕەوانەی ماڵەکانی من و تۆ و ئێوەی دەکات. سەیری گەورەی ئەم پرۆژەیە بکەن. زیاتر لە 1000 بیری ئاو لە ناو شاردا دادەخات. ئێستا 930 بیر پۆفڵە دەرگایان دراوە. بەس بیر بکەنەوە بزانە چ ئاوێک لە ژێر زەویدا زیاد دەکات. جیا لەمە پرۆژەیەکی لەگەڵ دانراوە کە ئاوی ئاوەڕۆ دووبارە ڕیسایکل دەکاتەوە، دواتر بۆ کشتتوکاڵ و پارکەکان بەکاردەێنرێتەوە. ئەم پرۆژە گەورەی سەرۆکوەزیران مەسرور بارزانی تەنانەت بیانیەکانیش سەرسامی بوون. دەزانن سەرۆکی ژووری بازرگانی ئەمریکا چی گوتووە؟ گوتوێتی ئەم پرۆژەیە ئەگەر لە لای ئێمە کرابایە 7 ساڵی دەویست تەنها بۆ جێبەجێکردنی ئێوە چۆن توانیوتانە بە ساڵێک ئەمە دروست بکەن. لە پرۆژەی ئاوی فریاگوزاری خێرای هەولێر 415 کیلۆمەتر بۆری لە ژێر زەوی ئەم شارەدا ڕاکێشراوە تاوەکو ئاو بگاتە دوورترین گەڕەکەکان بە جۆرێک لە عەنکاوە و بە حرکەوە تا بنەسڵاو و دارەتوو بۆری دانراوە و بەردەوام پڕە لە ئاو. ئەم پرۆژە استراتیژیە دیاریەکی مەزنی سەرۆکوەزیران مەسرور بارزانی بوو بۆ خەڵکی هەولێر، چونکە سەرۆکوەزیران مەسرور بارزانی بەردەوام دەڵێت من لێرەم تا خزمەت بکەم، لێرەم تا خەڵکی کورد
ئاسوودە و دوور لە کێشە بژین. لێرەم تا کوردستانێکی پڕ لە خۆشگوزەرانی و ژێرخانێکی بەهێز دروست بکەم. لەکوێش گەندەڵی هەبێت دژایەتی دەکەم ئەگەر باجەکەی هەرچیەک بێت. اینجا پایتەخت میدیا بە دوواداچوونی کردووە قسەی لەگەڵ کاک ئاری ئەحمەد بەڕێوبەری گشتی ئاو ئاوەڕۆی هەرێم کردووە. جیا لە زانیاریەکانی پەیوەست بە پرۆژەی ئاوی فریاگوزاری خێرای هەولێر چەندین زانیاری لەبارەی پرۆژەی ئاوی دووکان سلێمانی، گۆبتەپە و چەمچەماڵ، دەربەنیخان، سۆران، ئاکرێ، خەبات بەردەڕەش ئاشکرا کردبۆمان. خەڵکی سلێمانی خۆشەویست گوێ لەم موژدە و هەواڵە خۆشە بگرن. سەرۆکوەزیران مەسرور بارزانی زۆر جددیە لەسەرەوەی دەبێت کێشەی کەم ئاوی پارێزگای سلێمانی بە تەواوەتی چارەسەر بکرێت. بۆیە ئێستا کارەکانی دەست پێ کردووە. کۆمپانیای پرۆژەکە خەریکی ڕێگا خۆشکردن و لادانی بربەستە لەسەر ڕێگاکان و لە چەند ڕۆژی داهاتوودا کەمپی خۆی دادەنێت. لە 2 مانگی داهاتوودا هەمووان بە چاوی خۆتان دەیبینن بە چ خێراییەکی زۆر پرۆژەکە ئەنجام دەدرێت. ئەمە قسە نییە، ئەمەی کە پێم گوتن زانیاری بوو. اینجا هەر ئەوەی سلێمانی نییە، بەڵکو سەرۆکوەزیران بڕیاری داوە بە هەر شێوەیەک بێت پارە بۆ تەواوی پرۆژەکان تەرخان بکرێت. لە ئێستاشدا پرۆژەی ئاوی چەمچەماڵ لە 37 تەواو بووە. تاوەکو کۆتایی ئەم ساڵ دەبێت کۆتایی پێبێنرێت. ئەوەی دەربەنیخان لە 60 تەواو بووە. لە چەند مانگی داهاتوو ئەویش تەواو دەبێت. ئەوەی ئاکرێ لە 70 تەواو بووە. ئەوەی بەردەڕەش لە 11، ئەوەی خەبات و سۆران دەچێتە بواری جێبەجێکردنەوە. سەرباری ئەوەی ئەو هەموو پرۆژەیە بۆ کێشەی کەمئاوی لە ناوچە جیاجیەکان ئەنجام دەدرێت بیرتان نەچێت کە ئێستا کوردستان خاوەنی ژمارەیەکی زۆر لە پۆند و بەنداوەکانیشە. کاروانی ئاوەدانی و خزمەتگوزاری و گەشانەوە و درەوشانەوەی کوردستان لە سایەی سەرۆکوەزیران مەسرور بارزانی بەردەوامە و لە کابینەی داهاتووشدا شڕتر بەردەوام دەبێت. پیرۆستان بێت و هەر ئاوەدان بێ کوردستان.